لە دوای کۆنتڕۆڵکردنەوەی ناوچەکانی ژێردەستی داعش 5 گۆڕی بە کۆمەڵ لە زومار و سۆلاخ و کۆچێ و خانەسوورێ و سنوونێ لە سنووری شنگال دۆزراونەتەوە کە تەرمی 175 قوربانیان تێدا بووە. بەرپرسانی سنوورەکەش باس لەوە دەکەن کە دڵنیان گۆڕی بە کۆمەڵی تر لە ناوچەکەدا هەیە و داوا لە وەزارەتی شەهیدان و ئەنفالکراوان دەکەن پەلە بکەن لە دۆزینەوە و هەڵدانەوەی ئەو گۆڕە بە کۆمەڵانە. دام و دەستگەیت کرد گرێداری سەر وزارەتی شەهید و ئەنفاڵە هەکە ئەو ئامادەبوون و بتر زانبن چەندن و پسپۆری وێ باکردنجی بەروێکێکی مەناوێ ئەمچن رابن وان دیکومنت بێنەوەنداکردن ئەوان گۆڕا بێنە بە کۆڵان ما بانگوازی کێشاب ڕێکا ڕاگەهاندنێ و کەناڵە ومە پەیوەندی کرد وزارەتە شەهیدە و ئەنفاڵە ڕێزگرتنێک بۆ بان گۆڕا بێتە کرد. هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان لە دەسەڵاتی وەزارەتی کاروباری شەهیدان و ئەنفالکراوانی هەرێمی کوردستاندایە. وەزارەتەکەش داوا لە لایەنەکانی سنوورەکە و هاوڵاتیان دەکات دەستکاری گۆڕە بە کۆمەڵەکان نەکەن تا خۆیان بتوانن بە شێوەیەکی زانستیانە گۆڕەکان هەڵبدەنەوە و با دیکۆمنتیان بکەن. لە ئێستاشدا وەزارەتی کاروباری شەهیدان و ئەنفالکراوان لیژنەیەکیان بۆ پشکنین و هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان پێکهێناوە و لە زووترین کاتدا لیژنەکە دەست بە کارەکانی دەکات. کاری گۆڕە بە کۆمەڵەکان هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان بەپێ یاسای پاراستنی گۆڕە بە کۆمەڵەکان ئەکەین بۆیە یاساکەش لە ئێستادا کاری پێ ناکرێت. ئێستا ئەو لیژنەیە بۆ ئامادەکاری ئەچێت کە بتوانین ئێمە هەماهەنگی بکەین بۆ هەڵدانەوەی ئەو گۆڕانەی کە وەک زانیاری لە لای پەیمانگای شنگال و هەروەها لە حەردان و هەروەها لە سنووری سووریا و هەرێمی کوردستان و بشزانین چیتر گۆڕی بە کۆمەڵ لەو ناوچەیە هەبوو لەلایەن ئەو لیژنەیەمانەوە دەستنیشان بکرێت. تا ئێستا لە هەرێمی کوردستاندا یاسایەکی تایبەت بە هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان نییە. تیم و لیژنەکانی وەزارەتی کاروباری شەهیدان و ئەنفالکراوان لە هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکاندا کار بە یاسای ژمارە 5 ساڵی 2006 عێراق دەکەن. شنگال هەم ئێستا حالیە نەناو واقعەکە داین و واقعەکەی کۆن نەبووە، حاڵەتەکان کۆن نەبووە، بەڵگە و شایەتەکان لە بەردەستان بۆی دەکرێت هەموو ئەو بەڵگانی کە ئێستا دەدۆزرێنەوە لە گۆڕی بە کۆمەڵ لە کەلوپەر لە هەموو ئۆپی کەلوپەلانی کە لە ناو شنگالە دەدۆزرێتەوە بۆ بەڵگەی قانونی بەکار بهێنرێن بۆی لە مستەقبەلا لە مەسەلائیلی کەیسی جینۆسایدا ئێمە بە باشترین شێوە بتوانرێت کەڵکی لێ بگرێ وەکو جینۆسایدەکانی پێشومان نەبێ. گۆڕە بە کۆمەڵەکانی هەرێم زۆرتر لە ناوچەکانی خانقین و هەڵەبجە و گۆبتەپە و عەسکەر و ئەو ناوچانە بوون کە لە سەردەمی دەسەڵاتی حیزبی بەعسدا بنکەی سەربازیان لێبووە. بەپێی راپۆرتێکی پەیمانگای پزیشکی دادوەری هەرێمی کوردستانیش 215 گۆڕی بە کۆمەڵ لە ناوەڕاست و باشووری عێراقدا هەن کە تەرمی قوربانیانی کوردیان تێدا شاردراونەتەوە و لەو ژمارەیەش تەنها 80 گۆڕیان هەڵدراونەتەوە. کاڕوفاتی 3300 قوربانی کوردیان تێدا دۆزراوەتەوە. ژاڵە محەممەد NRT سلێمانی.